ئەوەی کە وای کرد کە ئێمە ئەم زەمبیلەی چارەوە ئاسەرەتای وەرزەی چارە تایبەت بکەین بە شەرپەنجەوە بریتە لە گرنگی هۆشیاربوونی هاوڵاتیان ئێمە دەربارەی ئەم نەخۆشیە. ئەمە سەرستان بۆ ڕابکێشم من بە درێژایی 4 ساڵی کارکردم لە بواری میدیایە هەرگیز بەلای بابەتەکە ناڕۆم کە بۆ ژیانی ڕۆژانی خەڵک گرنگ نەبێت و بۆ داهاتووی خەڵک گرنگ دەبێت. ئەوانەی کە ئێمە یکن لە دەستگای میدیایی کورسات بریتە لە دروستکردنی ئەرشیفێکی نیشتیمانی بۆی کە ئێوەش و نەوەکانی داهاتووش هۆشیاری و زانیاری تەندروستیتان هەمیشە لە ئاستێکی باڵا بێت. ئەم توێژینەوەی کە لەم بەرنامە بەکارمە هێنا و لە بەرنامەکانی داهاتووشا زۆر جار بۆ یەگەڕێینەوە تەنها 5 لاپەڕەیە، بەڵام پێتان سێر دەمێت کە من 10 لاپەڕە نۆتم لەسەر نووسیوە 10 لاپەڕە تێبینیم لەسەر نووسیوەتەوە بۆ لەبەر گرنگی بابەتەکە و لەبەرەوەی کە زانیارەکانی ئێوە زیاد بکەم. جا لەوەی کە گرنگە دەربارەی شێرپەنجە و جۆری شێرپەنجەکان و کامیان لە هەمووی زیاترە، ئاماری کۆمەڵی ئەمریکی بۆ شێرپەنجە ئەوەی نیشان داوە کە زۆرترین شێرپەنجەکان لە دنیای دەرەوەیە لە وڵاتی چۆک ئەمریکا بریتێ لە شێرپەنجەی سیەکان گەدە و جگەر، کەچی لە کوردستانە بریتێ لە سیەکان و لیوکیمیا و لیمفۆما. لە شاری سلێمانی بە پێی توێژینەیە کە دەرکەوتووە جۆرەکانی شێرپەنجە بە پێی ڕزبەندەکانیان ئەمانن، بریتین لە شێرپەنجەکانی مەمک، شێرپەنجەی سیەکان، لیوکیمیا، لیمفۆما، کە لیوکیمیا و لیمفۆما بریتین لە دوو جۆری نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن و پاشەوە شێرپەنجەی کۆموکۆڵۆن و پاشەوە شێرپەنجەی پرۆستات و پاش ئەوە شێرپەنجەی هێلکەدانەکان. بۆ خۆپاراستن لە شێرپەنجە لە تەواوی دنیا دوو جۆر هۆکارمان هەیە کە مەلابەم بۆی وەتان باس کرد. هۆکارێکیان بریتین لە هۆکارانی کە لە ژێر دەسەڵاتی ئێمەیە نین. بۆ نمونە ئەو ژینگەی شارانەی کە هەیە کە بەڕاستی شارەکانی مە لە چاو شارەکانی ترا زۆر خراپین بە تایبەتی سلێمانی سەوزترین شاری عێراقا دار بچێنن بۆی کە زۆرترین هەوای پاکژمان هەبێ. یەشیتر لە بابەتە ژینگەیەکان بریتێ لە شەڕ و شۆڕەکان کە کۆمەڵێکی زۆر وڵاتیمان پێ پەڕیوە و ئەوەش دیسان بەدەسەڵاتی ئێمانە. پێتان سیر دەمێت کە وڵاتان شەڕەکانی خۆیان نەهێنە وڵاتەی ئێمەوە بۆ پاراستنی هاوڵاتیانی خۆیانە لە شێرپەنجەکان کە توێژەرەوەکانی ئەم توێژینەوەی وای بۆ چوون کە هەندێک لە هۆکارەکانی ئەو شێرپەنجانی خوێن کە لە وڵاتی ئێمە زۆرە ئەو هەموو شەڕ و شۆڕێکە عێراق پێ پەڕیوە ئەو هەموو کیمیابارانکردنەیەکە لە وڵاتە و لە کوردستانی خۆمانە ڕووی داوە. تەمەن و پێشینەی خێزانیش ئەمانە لەژێر کۆنترۆڵ و لەژێر کاریگەری ئێمانین، بەڵام ئەوەی کە لەژێر کاریگەری ئێمەیە بریتێ لە خواردنی تەندروست. هەتا وەکو سەوزە زیاتر بخۆن شێرپەنجە کەمترێ بێتەوە لە داهاتووە، هەتا وەکو گۆشت زیاتر بخۆن، هەتا وەکو نانی سکی زیاتر بخۆن شێرپەنجە زیاتر بێت لە داهاتووە. دڵنیابن کردنەوەی هەر دوکانێکی نوێ هەر ڕێستۆرانتێکی نوێ بۆ فاستفود بۆ خواردنی خێرا زیادکردنی ژمارەیەکی نوێی شێرپەنجەیە. بگەڕێنەوە بۆ خواردنە کوردەوارەکان، بگەڕێنەوە بۆ زیادکردنی سەوزە، بگەڕێنەوە بۆ زیادکردنی میوە. دوو ئەوەی کە زۆر گرنگە وەرزش و جوڵەیە. ڕۆژانە نیو کاژمێر هەفتانە 5 ڕۆژ. وەرزش کامەیە؟ ئەوەیە کە خێرا ئەڕۆی ترپەی دڵە زیاکە کەمی عێراقەکەیتەوە. سلێمانی هەموو شارەکانی کوردستانیش گونجاون بۆ وەرزشکردن. 3 دووکەڵ مەکەن، جۆرەکانی تووتن بەکارمەهێنن، جگەرە، نێرگەلە، ڤەیپ. لە ئەڵلقەکانی ڕابردووی چارەیە زۆر کارمان لەسەرم بابەتەکە لە وەرزی ڕابردووی چارەیە، کاری تریشی لەسەرەکەینەوە. توێژینەوە زانستەکەنەوەیان دەرخستووە کە لە 10 شێرپەنجەی سیەکان لە 10 کەس کە تووشی شێرپەنجەی سیەکانە بن 9 کەسیان جگەرەکێشن، یەکێکیان جگەرەکێش نییە. واتە ئێمە ئەتوانین لە ڕێگەی کەمکردنەوەی جگەرەکێشانەوە شێرپەنجەی سیەکان کەم بکەینەوە. هەر توێژینەوە زانستەکان ئەوە نیشانەدەن ئەگەر بێت و ئێمە جگەرەکێشان کەم بکەینەوە، کۆنترۆلی جگەرەکێشان و نێرگەلەکێشان و ڤەیپکردن بکەین، ئەگەر چی ڤەیپەکە کەمتر بەڵام جگەرە و نێرگەلە بە تایبەتی، ئەوە ئەمەتوانین لە 3 حاڵەتی شێرپەنجە دانێشیان کەم بکەینەوە. بەڵام هەواڵی خۆشی شێ دەربارەی شێرپەنجە لە سلێمانی. شێرپەنجەی ملی ڕەحم کە یەکێکە لە شێرپەنجە بڵاوەکان لە دنیای ڕۆژئاوایە لە شاری سلێمانی زۆر کەمە، بۆ لەبەر ئەو پەیوەندی کۆمەڵایەتە تونند و تۆڵێک ئێمە هەمانە لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی لەبەر وابەستە کۆمەڵایەتەکان وابەستە ئاینەکان کە خەڵک لە دەرەوەی خێزان تێکەڵاوی سێکسی و جنسی نییە، کەمەش خۆی لەخۆیە هەواڵێکی خۆش